فتح گوێ بگرە وەڵی بە قسەی منەکەی بیکە بە دوکانی فیلەر و میلەر فیتر؟ فیلەر با بە فیتەری چی؟ فیلەر چییە؟ ئەمە نیە دەرسی بۆ تۆکسەکەی کەم بە لە چولێوی ئافرەتا ئەمریکا ئەوە ئاوساینن؟ فتح کەی بینم و چرکەم پیایە نا بۆ نایکەی بە دوکانی کۆسمەتیک کۆسمەتیک چییە؟ گوتمت ئەوەی کە میکیاج و جانتا و پێڵاوشتی ئافرەتانە فرۆشیە حەزم لەو شتانە نیە ئەمەی خۆم باش وەڵڵا حەیاتە خێر لەوەیە حەزم لێ نییە وەڵی ئەو سێ چواریشە زۆر باشە بوو ئەدی تۆ سێ چواریشی باس کرد هەمووی مؤەنەس بوو ژنانە بوو ئەی بۆ باسی ئیشێکی پیاوانە ناکەی فتح ئازانی چۆن کاکە مەسەلەی من بێتوتە نییە بێژ نییە بڕاو قەنەعاتە دەبێت شەو ئەخەوم هەتا ڕۆژە بێتەوە پێشە ژنم هێناوە هەر لە خۆشیە هەر خواخوامە خەبەر نەبوو وەرە بینی خۆمان بێ ئەوەی هەیەی لێ بێزارە ئەوەشی نیەتی کوێرایی داهاتەوە بووی دەواز بێت وەرە بابە شەڵای کوێرایم داهاتە هەم بووایە بەس نییە لە 12شەوە ئەی و عوسمان ها ئەوە هینێ چی؟ لە تەبەتانی بە خۆتا بە سەرمان نەبێ ئەمکوری کاکە شۆربایەکە بۆ لێنێ کۆڵنجە کردو ڕقیتە و کردو تۆزی ئەو شێ لێ ئەوەشێ فتح من وێرانم فتح وەڵا خوا فرسەتر ئەگە شانم لێ ڕاق بۆ با تۆزی بوشێلم نە وەڵڵا نە السلام عليكم. عليكم السلام بخير يا عليك السلام قوڵە با ما فتح جان توري. باشی براژە باشي شكون؟ عەک بەخێر بێ گوڵە نێرگز بەڵێ مام سناوتتی؟ ئەو مامەی لێکەوت خوا هەبڵێ عوسمان کوری کاکە هەبڵێ عوسا ڕازیم ما فتح كريته ما تبتشنا. براژن بە 1500 نەنە بە هەزارە عوسمان کاکە بە 1500 چی بۆ ماڵم وێرانەکەی کاکە 1000 ڕوبعی لەسەر خۆمە کاکە من پارەکە دێمیە اي بياز بتشنا. بە 1000 ڕوبعەکە نەنە بە هەزار بیم بەڵێ ما فتح زەفێکم نایکرد ئەوە تەعالی وێ خۆ زەر دەستێکی بەسەر چاو بەسەر چاو ئەوە زەرم بۆ تەگرمەوە تۆ تیەکەی لا لا بە قەبری باوکم تیەکەی لا لا ما عثمان عزيز ما كيش كم من لە خزم بەخوا دەستی تێوە نای اخي خو حسك جوان هالبشيرم خو من جوان هالبشيرم ئەم سەیریکە ها ڕێگەڵی کوڵمەکانتە ماشەڵڵا و لێ بێت ئەمە من بۆ من بۆ گیانەکەم لا 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 تبي رقم أها. جاكم فەمەی عینە ڕەنگی پێستێ سعادة أتم رقم جاكم وبينا بينا دەبیڵە لە ژوورۆ لێتی ئاڵ و جوان کاک جعفەر باشە شکر خەریکی چییە؟ لا ماڵۆ بێشی بێکارە بە ناشکردنە بێ کوایژێ کوا مەعاژێ کوا پارە هەیە بە ناشکردنە بێ دنیا بە قوڵیدا کوا حیف پیاوێکی ئەوە بێنیش دەماڵدانین شوە ئەوژنە ناسک و نازداری هەیە وەڵی من لە جیاتی ئەو بلۆک بەشان بارەکەم ما فتاوم بۆ پێشت خۆ پیازەکە ژزگاری بە بێکۆ هەستم یاسەکە بۆ وڵی جوان بێ بۆ کاسکە بادی وت الله تخوا كنا عنية جعفر تاز كبابي خوا والله يا قبل فيني بوليني بس شوربة دەسووە ئێرە و ماڵی لە خۆتەوە قساکەی عالی وا دانیشە فاوە اليوم والله با ولا شوربة ناتي برتقال سيوي ليه سي ولا سورة زانم باید چنەوە هەرەمە دەویشتی کە ناوە والله فتحت وسي كيلو موزي شي بودايا لسحسن چی ئەو تۆ عیب ناکەی ژنە نییە ماڵە نییە حاڵنی عیب ناکەی ئەو قسانە چی ئەبێ جعفەرێ بۆ بنێرم تێگەشتیت حيف رويشت ئەو براژن تەخیا والله رويشت ئەو کواوش والله رويتي مع فتح أولا سيري كذا متي لرونا هاو توزع قصة بيوتي هي تشاوي هنا بە من أنا والله أنت توزع أخلاق وشتين بدونية بە قورعان لەوانەی بە تویت بێنێ پورە بۆ خاتی خوا فتح عملی تمام عوسمان بۆ خاتی خوا وەرە. حیا و ناموسی وەرە، خەتە حیا و وەرە. ناموسی تۆ بەشەری آخر هیچم نەوت أنا فتح قورعاتۆ نفتح تو عيب ناقش شوري ناقي أم قزقلة شيء دانا وديرا شاول أفرد خلق زكاته ها حساب خلقي من چی موتوە هیچ موتوە هیچ موتوە وتم برا عشان 2 كيلو موز بەرەوانێ تو علاقة موزة وشيء موزي موز ده بوجه موز ده بوجه موز ده بوجه ها يلا لا يلا موز وجه موز ده بوجه ها کەی وەختی لا، باش وازی خاڵ. لێ بێنە ئەم پیاوە کێشەی هەیە بێ بۆی حەل بکەیت كاش شيء هي کێشی وڵی کەس شعوری نەما لە بگەڕەکە زانی چۆنە بێمە محاولەیە بکەین والله. سەردانێکی ماڵەکەی بکەین بە مناڵەکان قەناعەت پێ بکەین کە ژنێ بۆ ئەم باوکیان ئەوە قسەیە کاکە دەبیری لە من بکەن و تۆ شعورتانە بێ ژنێکم بۆ مەیترە شتانە تەرکەکەم بەخوا باشا كاكا باشا بس ترشاو توزي بياو بو بتاني اشتكي بو عيبه توزي هنا شا عوامك ما قري والله جافر ئەوەنە نەکبەتە من بەردێ لەو عازمانە بکێتە خوارەوە ئەوێ بەر تەپی زەری من کەوێ باشا كاكا باشا وانا كو بينه وشي سر من على كان ين ورازيانا پارەکەی پارەکەی بارك شي کات جعفری جانم
باي چەند بوو؟ 2 ڕبع پیاوە ڕبع شتم بەرەو بەلا باشە بێ خوا حافظ خوا حافظ ئەنجان بە تۆش بۆ خاتی خوا تۆزێ بە خۆت هاوچۆر و خەریک بنیوە مردوو بکەن مردوو بدە تۆش پیاوانە ئاقل پیاوانی گەڕک بۆ پەرەوەرن بۆ ماڵی ئێم بەشکوی سەڵا حەلێکی بدەین باشە بەسەر ئێوارەی باشە بەسەر بەرە خوارزم سەمون نەکەمیتن ناوێت نە وەڵا بەس خۆشی ئەو کەرزە شوێنی خۆی ماڵێ بە خۆی شەڵا بە شەقە بچڕێنە